ناجی لاولر کنفرانسا کانوچهی یا پلیس هولر تتال درخستن درباره آمارن بویارن ججنه پلیسی هاتوچو برایمان لآسایش برایمان لپلیسی بەرگری شارستانی و هەروەها برایمان لە تەندروستی و هەموو دەستگاکانی تر بە هەماهەنگی و هاوکاری یەک توانیمان ئەوەی لە توانادا هەبوو ئەوەی پێمان کرا لە خزمەت هاوڵاتیان و ئەو گەشتیارە زۆرەی کە لە نێو شاری هەولێردا سەردانی کرابوو و هەروە بەردیدی خەڵک دەکەتن کە توانرا کۆنتڕۆلی هەموو ئەو ئارامیە بگرێ و هەروەها زیاتر ئارامیەکان بەردەوام بن نێو شاری هەولێری خۆشەویست. من لێرەوە سوپاس بێپایانم بۆ هەموو ئەو کەسانەی کەوا هاوکار و هەماهەنگمان بوون لە هاوڵاتیانی خۆشەویست لە کاتی ڕووداوەرنەک یان لە هەر کاتێک کە کێشەیەک دەبوو پەیوەندیان بە ئێمەوە دەکرد. ئێمە وەکو دەستگاکانی پۆلیس وەکو ئەو دەستگانەی ئەمنیانەی کە نێو شاری هەولێردا لە خزمەتیاندا دەبووین و هەروەها بە زووترین کات دەچینە شوێنی مەبەست بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو شوێنانە. من دەبێت سەرەتا باس لە یەکەم ڕۆژی جەژن بکەم لەو ڕووداوانی کە ڕوویاندا بوو. یەکەم ڕۆژی جەژن ڕووداوێکی هاتوچۆ هەبوو، کوشتن نەبوو، شەڕکردن نییە، دزیکردن نەبوو، مردن یەک ڕووداوی مردن بەهۆی جەڵتەوەی دڵ بوو، ئەویش لە ناحیە ئەنکاوە بوو کە کەسێکی بەڕەگەز عەرەب بوو جیای دەدەستا. دووەم ڕۆژ دوو ڕووداوی هاتوچۆ کە یەکێکیان نزیک شەقام ڕێگای بەحەرکە بوو 100 مەتری جسەکە بوو و هەروەها ڕووداوی دوومیان لەسەر شەقامی 6 مەتری بوو پێش وەزارەتی ناوخۆ، بەس خۆشبەختانە هیچ زاندارێکی لێ نەکەوتووە. دووەم ڕۆژ یەک حاڵەتی کوشتنمان هەبوو لە گوندی توتمێ سەر بە ناحیەی بارسان کە کوڕێک بەداخەوە هەسا باوکی خۆی کوشت و دواتر ڕایکردیە و ئێمەش پەڕاوی لێکۆڵینەوەمان بۆ ڕێخست بەڕێوە دادوەری لێکۆڵینەوە بە پێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی فەرمانی دەستگیرکردنی دەرکرد. ئێستا کە ئێمەش لە حاڵەتی ئەوەی دایکەوە هەر کات و ساتێک شوێنەکەمان بۆ دەستنیشانی بکەین و زانیاریمان پێ بکاتن هەڵچین بە دەستگیرکردنی تاوانبار. چوارم شەڕێک هەبووە کێشەی کۆمەڵایەتی کە ئەوژێ ڕووداو بووە لە ناو ناحیەی کەس نەزان، زانداری نەبووە، دزی نییە، وەک حاڵەتی شەرکردێک بوو. سێم ڕۆژی جەژن ڕووداوی هاتوچۆ نەبوو، کوشتن نەبوو و هەروەها ڕووداوی شەڕکردن یەک حاڵەت بوو، ئەویش بێزانداری خوشبواتە زاندارێکە سوود بوو، ئەویش لە ناحیەی شەبان بوو، پەڕاوی لێکۆڵینەوەشیان بۆ ڕێکخرایە کە ئەویش لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بوو. خۆشبەختانە دزیکردن نەبوو و هەروەها مردنیش نەبوو. لە سێم ڕۆژ جەژندا شەشەم تەقەکردن یەک حاڵەت هەبوو، ئەویش لە مێرمنداڵێک هەڵسا بوو بە چەکی تووتوو کە برایەکەی خۆی زاندار کرد بوو، ئەویش مناڵ بوو بەڵام زانداریەکە سووکە ئێستا بە خۆشبەختانە گەڕاوەتەوە ماوە. چوارم ڕۆژی جەژن ڕووداوی هاتوچۆ یەک ڕووداوی هاتوچۆ وەرگەڕان هەبوو لە شەقامی کۆیە نزیک بابلحاڕە، یەک زانداری تێدا بوو و حاڵەتی کوشتن نەبوو، شەڕکردن نەبوو و مردن کە ئێستا کە پێمان ڕاگەن یەک حاڵەتی مردن هەبوو، ئەویش لە شاری ئاشتی کە کەسێکە کە فەرمانبەرە لە تەندروستی لە نێو ماڵەکەی خۆی بەداخەوە بە جەڵتەی دڵ جای لەدەستداوە بە ناوی شوان محەممەد ئەحمەد تەمەن موالید 1962. کۆی گشتی ئەو ڕووداوانی کە ڕوویاندا لە چوار ڕۆژی جەژندا یەک حاڵەتی کوشتن، حاڵەتی دزیکردنمان نەبووە خۆشبەختانە، دوو حاڵەتی مردن ئەوانش بە جەڵتەی دڵەوە بوون، شەڕکردن سێ حاڵەت، ڕووداوی هاتوچۆ 4 حاڵەت. ئەمە بوون ئاماری کۆی ئامارانەی کە چوار ڕۆژی جەژن کە ئەو ڕوودا و ئەو کێشانەی کە ڕوویاندا بوو لە نێو شاری هەولێر بۆ ئەوی خۆشەویستم خستە بەرباس. هیوادارم ئەو پلانێکەوە ئێمە لەسەری ڕێککەوتوین و لە بەهەگەر هەموو دەستگامیەکان بەسەرکەوتووترین شێوە ئەنجام دراوە، هەروە توانیمان ئەو کێشانش کە هەیە کۆنتڕۆلیان بکەین و هەروەها
ئەو تاوانبارێکە هەڵاتوە کە حاڵەتی کوشتنەکەی ئینشاڵڵا ڕادستی پۆلیس دەکرێتەوە لایەنێکی نزیک بەردیدیەوەی خۆشەویستی دەگەین. مەسوولە کەناڵی کوردستان ساڵانی پێشوو زۆرەکانی پێشوو حاڵەتەکان زیاتر بوون تایبەت دزیکردن ئەوەی کە جەناب خستەڕوو هیچ حاڵەتێکی دزیکردن نەبوو پێ بە هۆکاری کەمبوونەوەی ئەو حاڵەتی نەخوازرا یاخود شەڕ یاخود دزی ئێوە پۆلیس کە زیاتر معنی گەیشتەکە بۆچی دەگەڕێتەوە هۆشیاری خەڵک یاخود باڵێن تۆکمەی و وردبوونەوەی ئێوە لە گەڕک و لە شوێنەکان ئێمە پلانەکانی خۆمان وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر بە هەموو دەستگاکان پۆلیسی فریاکەوتن کە زۆر بە کارامەی بە بەردەوام بە 24 کاتژمێر بەردەوام لە نێو شەقامەکان لە نێو گەڕەکەکان لە شوێنە گشتیەکان لە شوێنانێکەوە هاوڵاتیان سەردانیان دەکردیان ئەو کەسانێک کە گەشتیار سەردانی شوێنە دەکرد برایانمان لە پۆلیسی فریاکەوتن بەرچاو دەکەن و هەروەها پۆلیسی نهێشتنی تاوانش بە بەردەوام بە جلی مەدەنی بە ئۆتۆمبیلی مەدەنی لە نێو کۆچەکۆڵانەکان دەسوڵانەوە ئەمە دەگەڕێتەوە بۆ هۆکاری تۆکمەیی کارەکانی ئێمە یەک حاڵەتی دووەم ئەوەیە کە من دەبێ ڕوونکردنەوەشی بدەم ئەم بۆنەیەکی جێژنێ بوو واتە جێژنێکی دینی بوو ئاینی بوو بۆیە خەڵکی هەولێر کە زۆر مقەیەدن بدین بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو مەراسمیان بەڕێ کرد. ئەو کەسانی کە دەرجی کراون حاڵەتی شەڕکردنەکە زیاتر لە 4 کەس دەرجی کراون کە ئەو کێشەی کۆمەڵایەتی بووە و حاڵەتی ڕووداوی هاتچۆش کە ئەوانی کە پەڕای کۆڵنیۆیان بۆ کراوەتەوە ئەو کەسانی کە خەتابات بوونە ئەوە دراونتە بەر دەست بەڕێوەبەری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە. زۆر سپاس بۆ خۆشەویستیش بە